بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێم لە دیدارێکدا لەگەڵ ژمارێک لە چین و توێژە جیاوازەکان باسی لەوە کرد سەرڕای لەمپەرەکان توانیویانە بەسەر گرفتەکاندا زاڵ بن هەروە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر باسیشی لەوە کرد کە لە کابینینەوە تەواوی موچە دراوە ئەوانەی دەڵێن موچە نەدراوە ناحەزن هەروە باسیشی لەوە کرد کە ئازادی لەم کابینەیە بەرتەسک نەکراوەتەوە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر دیداری سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێم لەگەڵ ژمارێک چوین توێش هەروە تێپەڕبوونی 4 ساڵیش کرد لە دەی حەوت 4 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کابینی نوێم کە بەسەرۆکاتی مەسرور بارزانی و بەجێگرایەتی قوبات تاڵەبانی 4 ساڵ بەسەر و کابینێت تێپەڕەبێ سەرەسەر کارەکانی ئەو کابینەیەش دەکەین لەگەڵ هەرێک لە ئابڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆ پەرلەمانتاری پێشتری کوردستان هەروە دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر دکتۆر شێرکۆ لە بەرزستانەوە دەست پێ بکەین بەر لەوێ لە سەنگانێک بۆ کابینی نوێم بکەین کە کابینەیەکی سێقۆڵی بوو دەمەوێت سەرنجی بەڕێز بزانەوە سەر ئەو دیدارەی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر لەگەڵ ژمارەیەک چین و توێش هەندێکیان بە دیدارێکی ڕاشکاوانە وەسفی دەکەن هەندێکیان بە دیدارێکی ئامادەکرا و لە ڕووی پرسیار و لە ڕوو قسەوە وەسفی دەکەن جەنابەت خوێندنەوە چی بوو بۆ دیدارەکە سڵاو لە جەناب وەلا بینەران و کاک دکتۆر بێستونیش بەڕاستیە من گوێم لە دیدارەکە گرت هەر هەمووی ساعتێک و 24 خولەکەگەرە بەڵانە چوو بێتەوە فعلا دیدارێکی ڕێکخراو بوو مەسرور بەرزانی ویستی کۆمەڵە پەیام بگەیەنێ هەڕێم دیدارەوە گەیاندی پەیامەکان چی بوون؟ پەیامەکان بۆ نمونە تاوان دیدارێک هیچ پەیوەندی بە خەڵکەوە نییە ینی بەرژەوەندی خەڵک و ئەوەی تیان نەبێ بەرژەوەندی خەڵکە کۆمەڵە قسە کرا ینی لە بابەتی وەڵا وا ئەکەین و ڕێگەمان نادەن و پلانمان هەیە ئەوانە بەڵام ئەمانە بە بڕای مشتی لاوەچی بوون پەیامەکان ئەوەی کە ئەو گەیاندی وتی هەرێمی کوردستان دوو ئیدارێتیایە ئیدارێکیان لە هەولێر و دهۆکە ئیدارێکیان لە سلێمانیە ئەو وای وەسف کرد مواصفاتەکانی باسکردن بەڵێ باسی کرد وتی ئیدارەکەی ئێمە لە هەولێر و دۆک ئیدارێکی ڕەشیدا و حکومڕانێکی تەندروستی تایە و حیزب دەستی نیەتایە و حکوومەتە کە کارەکاتوانە ئیدارەکەی سلێمانیش حیزبێگا بەڕێوە و لە بری ئەوەی داهاتەکە بۆ خەڵک سەرفکرێ بۆ حیزب و بۆ کۆمپانیەکانی حیزب و بۆ ئەشخاصی حیزبی سەرفەکرێتوانە دیوێکی تری کە ئەوەی کە ویستی بیگەێنێ کە هەرچەنە لە قسەیەکی یاوتی چیە لە کابینەی ئایندە من لەم جێگایە ئەبم بەڵام دوایی لە ئاخیرا زۆر بەڕوونی باسی ئەوەی کە پلانیان چییە پلانیان هەبوو بۆ 4 ساڵی ئێستا کە نەیان هێشتووە بە قسەی ئەو ناحەزەکانی ناوخۆ بە ئیمتیاز مەبەستی لە یەکێتی بوو ڕەنگە لەگەڵ هەندێک حیزبی ترە و دەستێکەڵگرتن لەگەڵ دەرەوە شەوم بەسی دەرەوە لە بەغا بوو ئەڵبەتە تر نازانم یانە بێ بەغا بۆ بە دەرەوە ناوە با لە کاتێکا خۆیان هەم وەزیریان هەیە هەم شەڕان لەسەر ڕێی جمهور کردووە کە بە بڕای من پۆستێکی بە ئیمتیاز کارتۆنیە تەنها ئیسیفادەی بۆ ئەو شخصە هەیە کابێ بە ڕێیسی جمهور لەگەڵ ئەو حیزبە و ئەو بنەماڵە و ئەو گروپەی کە شخصەکەکەن بە ڕێی جمهورە یا ڕێی جمهور لە دوای 2005 تا ئێستاکە هیچ کەسێکیان نەیانتوانیوە بچوتنی شت بۆ کوردستان بکەن چونکە کوردستان سێ کێشەی سەرەکی هەیە کێشەی ئەرزی هەیە مادی 140 کێشەی بودجەی هەیە و کێشەی پێشمەرگەشی هەیە هیچ لەم کێشانە چارەسەر نەکراوە هەر کەسە ڕێز جمهور بوو بێتوانە نسبی ڕەنگە یەکێک لێشی کرد ئەوە کێشەیەک ینی مەوسمی پەیامەکەی گەاندەوە تا 4 ساڵی تر بەنامەی 2020 باسی 2020 کرد و بەڕوونی وتی کە من ڕئیستان نەبم خەمتان نەبێت و هەرتوانم ئەم ئیدارەیە بەرم بەڕێوە خاڵێکی ترەوەی وت کە لە ڕاستیە کە ئەمە بەڕای من کەس ئەم قسەی لێوە ناگرێ و قسێکی زۆر نالۆجیکیە زۆر نامەنتیقیە لەوەی کە ئەیوو بۆ نەکراوە مەسەلا لە هەڵەبجە بۆ پردی توەق و دروست نەکراوە لە سلێمانی بۆ کرد نەخۆشخانەی سوتاوی دروست نەکراوە لە فڵان شوێن بۆ ئەوە نەکراوە یعنی ئەمە وەکوەی کە حیزبەکەی ئەو وە لەگەڵ یەکێتی لە حکمان نەبوو بێتن لە چەند ساڵی ڕابردووە باوکی ئەم سەرۆکی هەرێم بووە و ئامۆزاکەی سەرۆکی حکوومەت بووە و خۆی ئەندامی مەکتەبی سیاسی بووە و سەرۆکی دەستگای پاراستن و زانیاری و ئاژانس و ئەوەی کە موسسەی ئاسایش ئەنجومەنی ئاسایش بە کە لە ساڵی 2011 دروست کرا و ڕاستە خۆش بەسرا بۆ بە سەرۆکی هەرێمی ئەو کاتەوە واتە بەسرا بۆ بە باوشیەوە نەک بەسرا بێتەوە بە ئەنجومەنی وەزیرانی شەوە کە کاتوی سەروبەندی خۆپیشاندەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی دەرکرا و دەستگاکەی ئەم بوو بە قەڵغانی پاراستنی و حکوومەتە یعنی ئاسایش تا ئەستی تیرۆر ڕۆشتووە
مەبەستم لە ینی پاراستنی حکوومەتەکە تا ئاسی تیرۆرکردنی خەڵک ڕۆشتووە ینی ناڵم شوێنێکی دیاری کراو کاڵم مەبەستم لەوەیە تیرۆر هەیە لە کوردستان ینی سەردەژ عوسمان و کاوە گەرمیانی و زۆر بابەتی تریش ینی کەواتە ئەم موئەسەسەی کە ئەم بەڕێوەی بردووە خۆی بەشێک بۆ لە قەڵغانی پاراستنی حکوومەت یعنی چۆن ئەکرێت کەسێک باوکی سەرۆکی هەرێم بێ ئامۆزاکەی و حیزبەکەی حیزبی یەکەم بن لە کوردستانە و سەرۆکی حکوومەت بن خۆی مەسئولی حساسترین موئەسەسە بێت کە ینی ئەوانن هەمیشە یەنە سەرجادە دژی خۆپشاندەران و دژی ئازادی ڕادەربڕین و هەموو ئەوانەی کە ئینیەکەن چۆن ئەبێ ئەمە خۆی بێبەریکە لە هەموو ئەو شکستانی کە لە ڕابردووە هەیە بۆیە ئەڵەم ئەمە بەڕاستی قسەیەکی زۆر نالۆجیکیە و زۆر نامەنتیقیە و کەسیش ئەم قسەیە وەرناگرێ بەڕاستی ئەمە بۆ کەسێکە بێ کە خۆی لەو حیزبان نەبوو بێت و ئەگەر بێت و ئەم ئێستا خۆی بێبەریکە لەو ڕابردووە کە حیزبەکەی تیابووە کە خۆی پۆستی هەبووە ئەوە قسەیەکی ترە بەڵام ئایا ئامادەیە خۆی بێبەریکە لەو ڕابردووە بۆی لە ڕاستیە ئەمە هەر زۆر نالۆجیکیە کە تۆ بێی پێدوا بێ کابینەیە دابڕاوە لە کابینەکانی تری ڕابردوو گەشتێکشمان لەسەر دیدارەکان بەڵێ وەڵا لەسەر دیدارەکە ئەوەی تر کە دوای لەسەر موچەش دێمەوە خزمەت بەس سەوارد بەوەی ئەگەم کابینەی هەر لەسەر شنگالیش بەڕاستی من خۆم سەردانی شنگالم کردووە من دڵنیام ئەوان نەچوومەتە شنگال ئەوە ئەو هاوڵاتیانەشی کە لەوێ بوون لە خوشکبرانی SD دیار بوو کەمپەکان بوون ینی شنگال لە ڕاستیە ئەو هێزانی کە لەوێن ئەو بەهێزی دەرچوو لە یاسا وەدا بەداگیرکرا و وەسفی کرد کە ئەمە یعنی حیزبێکی کوردی ئێستا لەوەیە و یەچینەکانی پاراستنی شنگالیان دروست کردووە بۆ ئەبێ حیزبێکی کوردی داگیرکەر بێ لە شنگالە یاخود بۆ ئەمانە لە یاسا دەرچوو بن وەروەها من خۆم لەوێ بەڕوونی خەڵکی شنگال کە من پارس سەردانی ناو شنگالم کردووە کە ئەو خەڵکانە پارتیش بوون پێشتر بەم عیبارەتەوتیان 12,000 پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستان نەیتوانی ئەمە بپارێزێ 12 گەریلا ئێمەی پاراست بەڵێ بێگومان پێشمەرگەیەکێتیش لەوێ بووە بەڵام قسەی ئەسەدەکە بەر پارتیەکە ڕەوان کاک حەشیم لای من پارتی وێشێتی دوو دیوی قەڵبی دراوێکی قەڵبی ئەم کابینەیە ئەگەر چاکەیەکێ بێ خراپەیەکێ بێ هەردوو لایەن ئەم کابینەیە باشە باش و خراپی تحملی ئەبێ پارتی بێچێتی بیکەن و لەم کابینێشە ئەبێ ئەو تیمەی گۆڕانیش بیکا کە کابینێکی سێقۆڵیە کە بە بەڕای من کابینێکی زۆر فاشلە و زۆر شکست خواردووە لە هەموو ڕوویەکەەوە لانی کەم لەگەڵ و کارنامەی کە خۆیان پێشکەشیان کردو سپاس دەکەم دوای دێمەوە خزمەت لەسەر موچەش قسە دەکەین کاکتۆر جەنابیشت بەخێر بیت جەنابەت ڕەسەنگان چی ئێستا دەی مانگ دەیە مانگە 4 ساڵ تێپەڕێ بەسەر کابینەی نۆیەم کە پارتی یەکێتی گۆڕان پێکاتەکان و سوسیالیست تێدا بەشدارە ئایا کابینەیە کە توانی چی بۆ خەڵک بکە یاخود بە پێچوانەوە ڕوبەڕووی قەیرانی زۆر بووینەوە لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوودا بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سپاس بۆ جەناب و برای بەڕێزم کار تۆ شێرکۆ سڵاو بە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش دیارە ئەگەر ئێمە بێین هەڵسەنگاندن بکەین بۆ حکوومەت بۆ ئەدای کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕای من ئەبێ زۆر ینی بەزەڕیبینێکی گەورە بگەڕێم زین کام خاڵی باش بووە ینی بە دڵنیایی چاکەی کەمە بۆیە چونکە ئەگەر ئێمە بێین پرسیار بکەین لە هاوڵاتێکی زۆر سادەی ئەم هەرێمی کوردستانە کە لە دوورترین ناوچەی ئەم هەرێما بێ هیچ ئەدایەکی ئەم حکوومەتی بەدڵ نییە چونکە ئەم حکوومەتە هەموو قەیرانەکانی پێشووی چەندبارە کردەوە و قەیرانی نوێشی هێنا بۆ خەڵکی هەرێمی کوردستان چگە لە نەهامەتی گەورە کە هێنای بەسەر هەرێمی کوردستانە چ لە بواری دارایی چ لە بواری مافوازاری چ لە بواری پێکەوەژێن چ لە بواری هەموو ئەو خاڵانەی کە لە کابین لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کە لە چەند تەوەریەکی گرنگە خوێندیەوە بەداخەوە ئەم کابینەیە بە سەرەتا بە چاوی ئەوەی کە من هەموو خەڵکی تر وەلایەنێم بەم ڕۆحیەتە هاتە ئاراوە ئەم حکوومەتە نەهات بۆ نمونات دەستکابەوەی کە کۆتا لە سفرەوە دەست پێ نکاتەوە بێتەوە خاڵک و خراپەکانی پێشوو دابنێت و جارێکی تر پێ بڕاتەوە قسەی
برای بەڕێزم کاکتۆ شێرکۆکە کردی یعنی ئەم بەڕێزانەی ئەم کابینە کە هاتن یعنی ئەگەر تۆ سیرت کردرایە ئەمانە گوێت لێ بگرتنایە واتە زانی حیزبێکی تر هاتووە حکوومەتێکی تازە دروستەکە ئەم حیزبە هیچ پەیوەندی بەوەی پێشوەوە نییە کابینەی نوێیەم هیچ پەیوەندی بە کابینەکانی هەشت کابینی پێشووە نە لە بواری حیزبەتی نە لە هیچ شتێکانیە بۆیە ئەمەی لێ ئەخوێنرایەوە بەداخەوە هات یعنی کۆمەڵێکی زۆر وعد دراکە بە بڕای من هیچی جێبەجێ نەکراوە ئەوەیشی جێبەجێ کرابێت تەنیا لەوا جێبەجێکرا لە خزمەتی چەند کەس و گروپێکا بووە لە ناو حکوومەت یان لە ناو حیزبێکی دیاریکراوی حکوومەت یان لە ناو هەر گروپێکی تاکتاکی گروپەکان لەو حیزبانەی کە حکوومەتیان دروست کردووە. خەیرانی زۆر دەبینی لەم کابینێ موچە بێ کۆچی خەڵک بێ بۆ دەرەوەی وڵات بێکاری بێ باج و ڕسومات بێ خەیرانی زۆر ئێمە بۆ نمونە یعنی ئەگەر بین هەڵسەنگاندنێکی خێرا بکەین لەوەی کە حکوومەت چی لە کابینەکانی پێشوو کەم کردەوە ئەتوانین بڵین توانین بڵێن هیچی کەم نەکردەوە حکوومەت هات بۆ نمونە بڵێ هیچی کەم نەکردەوە حکوومەت هێرێم بۆ نمونە لە کابینەکانی پێشوو ئێمە تەنیا لە سەردەمیان حکوومەتە حەوت موچەی تەواو نەدراوە کە لە کابینەکانی پێشوو 4 موچەی تەواو نەدرا بوو لەم کابینەی ئێستا بۆ نمونە نۆ موچە بەلێ بڕین دراوە لە کابلەوانی پێشوویش هەردرا بوو یعنی بۆیە نهات شتێکمان بۆ دروستکە بۆ نمونە لەم حکوومەتە سەرۆکی حکوومەت چەند جارێ یعنی ماوەچێتەوە سەر تەلەڤیزیۆن لە قەرزەکانی هەرێمی کوردستان بەم جۆرەی لێهات هەمیشە کە تۆ بەراورد دەکەی بە قەرزەکان قەرزەکە زیادەکە یعنی نایەت جارێک لە جارەکان من گوێم لێ نەبووە چەندێک متابعەکەم جارێک نەهاتوە سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەیکی فەرمی لە کۆبوونەوەیکی بەڵێ سەرۆکی حکوومەت و هەموو گروپەکەی عینەک جێگرێک و دوانوسیان و وەزیرێک و هەمویان یعنی ئەو کەسەی کە پلەیەکی هەیە لەم کابینەی نوێیەما کە پلە باڵاکان هەمویان نهاتن بڵێن ئێمە قەرزەکانی هەرێمی کوردستانمان ئەم جارە 1 دینار دابەزن 1 دینار هەمیشە دێن چەند ژمارەکان گەورە ئەبێ بەڕێزوتت لەسەر موچە دوێنێ سەرۆک حکوومەت وتی هەموو موچەکانیان داوە بەس دواکەوتن هەبووە بەس بەڕێز دەڵی کە ئەوەی 2020 بەڵێ ئەو هەموو موچەیە ینی کاک حەکیمێمە لە تەنیا حەوت موچەی تەواو دەموچە بە لێبڕینەوە بڵێ ئەم بەڕێزانەی حکوومەت یعنی وتن منیش دەتوانم هەموو شتێ بڵێم یعنی هەموو کەس دەتوانێت هەموو شتێ بڵێ بەڵام واقع شتێکی ترە داتا شتێکی ترە ئێمە ئەگەر بە داتا و زانیاری تەنیا کاکە 2021 2020 لەسەر ئەم حکوومەتە ماڵە 2020 ئەم حکوومەتە حەوت موچەی بە تەواوی نەداوە 4 موچەشی بە لێ بڕینداوە ئەم حکوومەتە لەمان ئەمە هیچەیە ئەمە خۆی کابینەکانی پێشوونێ ئێمەی کابینەی نوێ ئەمە ئێسایش حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا موچەمانی چەندی نەداوە بە هاوڵات موچەی ئەمە بۆ نمونە ئێمڕۆ ئێمە چەندی مانی حەوتە 6 مانگی حەوتە هێشتا حکوومەتی هەرێم باز لەوە کە موچەی مانی 6 چەند تەوزیعەکە بەڵام هەر بەغدا کە ئەمان پێیان وایە زۆر لە دوای ئەمانەوە باز لەوە کە موچەمانی حەوت چۆن تەوزیع بکە بەس پێشتیش خۆ جێگری سەرۆک حکوومەت خوات تاڵبان بانگەشیال بژاردنێک بەڵێن کە پاشەکەوتی موچە دەگێڕنەوە بەڵام ئەوی کە بەرز دەڵێ بۆ نمونە لێبڕین هەبوو نەک بەڵێنەکان جێمەجێنەکەت بەڵکو پێچوانە موچەکە بردرا لە بری گێرانەوەکە هیچ یعنی ئەم بەڕێزانە یعنی بە هیچ شتێک ئەمان واقعەکەم بۆ باسکەن کە هاتوون چاکیان کردووە واقعەکەم بۆ باسکە ئەمان بۆنەوەنا بەڕێز سەرۆکی حکوومەت تاوەکو یەسەیش لە دوانامەی ناردی بۆ قوتابی سەرکەوتوەکانی هەرێمی کوردستان باز لە کوردستانی بەهێزەکە با پێم بڵێ کوردستانی بەهێز لەکوایە کاتێک موقیفی هەرێمی کوردستان تا ئێستا بەرامبەر بەغا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە لاوااسترین کاتیایەتی لە لاوااسترین دۆخی غاین ئێمە ئێسا بۆ نەوەنە بەغدا هات محکەمەی فیدرالی ئەو پەرلەمانەی داخستەوە کەسیش هیچی نەوت یعنی کەس قسەیەکی ناکرد حکوومەتیش بەیانی کۆتایی پێێنێ هیچ قسە ناکەین ئێمە ئێستا موقیفی هەرێمی کوردستان موقیفێکی زۆر لاوازە لە بەرامبەرەوەی کە ئەوان بانگەشاکەن ئەبێ کوردستانی بەهێز و حکوومەتی بەهێز و وڵاتی بەهێز و ئەمانە بۆیە بەڕاستی یعنی هیچ شتێک نابینی لەوەی کە بێ هەڵسەنگاندنێک بکەیت بۆ ئەم حکوومەتە
کە ئێمە بێویژدانیش دین بەڕاستی هەمیشە وتمانە بە چاکەڵین چاک بە خراپەڵین خراپ بەڵام چاک نبینین بەسەراحەت کاکتۆر تۆشی چاکەیەک نامی و لەسەر کارنامەکەشن کە 4 ساڵ تێپەر دەبێت سەرنج چی بۆ بەڵێنانەی کە بەڵێنەکان بن هەر سێلان بەرپرسیارن لەو بەڵێنان لە کارنامەکە هاتوون هیچ جێبەجێکردنێک نبینی یاخو لە چیدا جێبەجێکرا چاک سازی کرا ئەزانی خۆی کاک حەکیم گەورەترین کێشەی ئەم دەسەڵاتێکە لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی دەسەڵاتەکە لای ئەوانە نییە کە لەو بینایە داوامەکەن یان لێرە دەسەڵاتی قوڵ هەیە وە قسەکانی مەسرور بەرزانی زۆر ڕوون بوو ینی ئەوەی کە بۆ سلێمانی ئێڵێ بۆ دۆچ ڕاستە ینی سلێمانی وتر ڕاست بوون لە سەر لە کۆنەکردنەوەی داهات لە گەندەڵی لە سنوورەکان لە سەر تا سەری هەرێمی کوردستانە لە زاخۆ تا گەرمیان حکمێکی بنەماڵەیی چەتەی حکومەکە ینی کۆنەکردنەوەی داهات قاچاخی بردوو لا ڕاستە هەردوو لا ڕاستە و بە هیچ جۆرێک لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەچێتە جیرفانی حکوومەتەوە داهاتە حەقیقەکە نییە من تەحەدای وەزیری دارایی یەکەم با بێتە سەر تەلەڤیزۆن یا ئەسڵن وەزیری دارایی با بچاتە ناو پەرلەمان و قسەی کردایە یعنی قسەی چی بکات بیوتایە مەسەلا نەوت چۆنە ڕوا چەند یەکێتەوە خەزانەی وەزارەتی دارایی و پارەی نەوت چی لێ دێ و وەزارەت با بڵێ داهاتی ناوخۆ چۆنە و چۆن کۆ ئەکرێتەوە و مەرزەکانی هەرێمی کوردستان چۆن کۆکرێتەوە ئەم ینی نەمابینی ڕۆژێ ئەمانە بچنە ناو پەرلەمان و قسە بکەن یەک جار کارنی ئەمە تایبەت بە کارنامەکەش مەسەلا لەم کارنامەیە ئەڵێ ئێمە ئیش لەسەرەوەکەین کە ڕۆڵی ڕقابی پەرلەمان بەهێز بێت پەیوەندی پەرلەمان و حکومان تاوان بەحساب لە نظامی پەرلەمانیە کە گوایە بەپێی قسەکانی پارتی بێ هەرێمی کوردستان نظامێکی پەرلەمانیە کە بە هیچ جۆرێوانیە لە ڕاستیە ئەبێت ئەوەی پێوتێت چێک ئەن باڵانس لە بینی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەشریعی و ئەمانە هەبێت ئالاساز لەم ڕوانگەیەوە ئەمان کارەکەن بۆ ئەوەی کە سڵتەی تەشریعی یاخود پەرلەمان دەسەڵاتی چاودێری هەبێت کە ئەمان یەک جار چوونە بەردەم پەرلەمان ئەوی وەکو منەت چوون ئەسڵەن ئەمان محاسبەی پەرلەمانیان کرد ینی ئەو کاتەی کە مەسرور بەرزانی قوبات تاڵەبانی وەزیری دارایی وەزیری سامانە سروشتەکان وەزیری پلاندانان و تیمەکەی ئەوەی کە پێوتێت ئەنجومەنی هەرێمی وە کاروباری نەوت و گاز کە چوونە پەرلەمان هەمومان لە بیرمانە ئەمان محاسبەی پەرلەمانیان کرد ئەوە پەرلەمان نەبوو کە ئەمانی محاسبە کرد ئەمان بە ئیمتیاز بەفعلیش کۆنتڕۆلی پەرلەمان کرد ساڵەدا ئەم خولە بە ئیمتیاز پەرلەمان لە ژێر دەسەڵاتی حکومەتا بووە منم قسەیم جایەتیش کردۆی سەشێڵێمەوە لە رووسیا بە دۆما باتەوە پەرلەمانی رووسیاڵێن وەزارەتی دەرکردنی بڕیار ئەمەندە دۆما لەژێر هەیمەنەی پوتین و حکوومەتی رووسیدایە ئەم پەرلەمانی ئێمە زۆر لەوەی لە دۆماکەی رووسیا خراپتر و نەک وەزارەتی دەرکردنی بڕیار نیانتوانی بڕیاریش دەرکەن هەنیانتوانی کۆ ببنەوە لە ڕاستیە بۆیە بە ئیمتیاز ئەم خولە بەڵێ خولێک بووە کە حکوومەت بە تەواوەتی ئاوە کۆنتڕۆڵی کردبوو ئەمە لەلایەکەوە کە ڕازبۆ نەبوون لەگەڵ کارنامەکانە سەر مەسەلەی ئەو خاڵی کاڵێ ئێمە زەوی با بڵین زەوی وە مڵکوماڵ ممتەلەکاتی هەرێم زیادە ڕۆیی نەهێڵین و ئەمانە لەسەر لە بەرژەوەندی گشتی بەکاربێنرێت هەمومان ئاگامان لێ بوو چەند ڕۆژی ڕابردووە جوتیارەکانی کەلار کە زەویە کشت و کاڵەکانیان دارەکانیان کە بەرهەمی هەیە ئەکرێوە پرۆژەی نیشتەجێبوون کە وەکو خۆیان ئەیانوت وەکو ڕی مستەشارێک ینی ئەمە لە کام قانونا هەبووە مەلا بەختیار کە ئەندامی ئەنجومەنی باڵای مەکتەبی ئەنجومەنی باڵای چێتی نیشتمانی کوردستانە ئەڵێ لە کوێی دنیا بووە قازانج لە 100 بێت ئێمە بەستی لە پرۆژەکانی وەبەرهێنانە باشەکە ئەو خۆی بەشێکە لەو حیزب و لەو مؤسسە فاسیدەی کە لە هەرێمی تاوانکان زەویەکانەوە بەناوی ببەرێنانەوە زەوی کشتتوکاڵی گەشتیاری دوو خراپترین یاسا کە بەرهەمی اتفاقی استراتیژی پارتی وێشێتین باشە بە قیادەی کۆچکردوو مامجەلال و مەسعود بارزانی دوو خراپترین یاسا کوردستانیان تاڵان کرد هێنایانە سەر ساجی عەلی و بەڕاستی ئەو خولەی پەرلەمان کە ئەو دوو یاساوی تەزیە کردووە ئەبێ محاسبە کرێت تو چین یاساکان یاسای ژمارە 22 نەوت و گاز ساڵی 2007 یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسای وەبەرهێنان دوو خراپترین یاسان لە قازانجی کۆمەڵێک
کۆمەڵێک خەڵکی زۆر دیاریکراوە لە هەرێمی کوردستانە زەوی ئاەتێ بە بەلاش تقریبا ماوەی 15 ساڵ لە باج ڕسومات ئەیبەخشێت و بە ناوی ئەوە یەک دنیاشە داخڵەکە شوقەیەکە با بڵێن 15,000 دلار یا 20,000 دلاری تێناچێ ئەیداتەوە بە 6,000 دلار یا 7,000 دلار بە زمانی بازار مەسەلا دوو دەخۆی کەم سوودی دەدەین ڕەنگە بە پەنجەی دەستە ژمێرێت ئەو پرۆژانەی کە خەڵکی هەژار لێی سوودمەند بووە بۆیە ئەمە تاوانیە بە ئیمتیاز لەم کابینێ زیادی کردووە بۆ نەوەی کەلارت بنمونەیە ناوە پێش زۆر زیادی کردووە لە سلێمانی شوێنی زۆر زیادی کردووە خۆ ئێستا لە سلێمانی مەسەلاوە شوێنی مەسلحە خۆ بۆیە سەوزایی بواە کە چیسە شوقەیەوە چێ بە ئاسمانە لە هەولێر ئێستا ئەوەی کە لە هەولێر باس دەکرێت و کە من تەمەناکەم لە زاخۆوە کە تاگاتە خانەقین ببێ بە جوانترین وڵات لەسەر عەرزی خوا بەڵام ئەوەی کە لە هەولێر باس دەکرێت هەمووی شوقەیە خۆ چیتر کراوە یعنی کەم معمەلە گەورانەی کە بوونەی تەحتی کوردستانی بەرز کردبێتەوە ژێرخانی شاریشمان نییە وەکو ئاوەڕۆ وەکو سیستەمێکی ڕۆکمان لە لافاوەکە هەولێر ینی چیان بەسەر هات بەداخەوە دیواریان کردبوو لە بەردە ماڵەکانە بۆی ئاوی تێنەچێت تازەترین لێدوانی پارێزگاری هەولێرەڵێ هەموو بوجە ناتوانێت کێشەی هەشتی خەسارۆک چارەسەر کاتوانە بە ئیمتیاز زەوی با بڵین گران بەهادرێ مەسئولەکان یەک شتی دیکە حەکیمەوە ئەوە بڵێم ینی لەو ماوەی ڕابردووە هەمومان بینیمان زانکۆی مەریشی لە دهۆک وانە بوو باش ئەم زانکۆی مەریچیە باشە پێمان بڵێن بە پارەی چۆن دروست کراوە یعنی لە 2004 دەست پێ کراوە ئێناڵێن لە 2004 قەیرانی دارایی هەبوو لە هەرێمی کوردستانە بەس بۆ زانکۆوالیەکانی تریش ڕاست نییە ئەمە بۆ هەمووی ڕاستە لە هەمووی با بڵێن ئەوەی کە ئەمانە هەموو شتێکیان کرد بە دوان لەکوێی دنیا بووە لە سلێمانی زانکۆیشی ئەمریکی هەیە لە وێژەیە ئەمە لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستە دوو زانکۆی تری ئەمریکی هەیە ئەمانە هاتوون ینی بۆیە بەڕاستی ئەوەی کە ئەمان بە هەرێمی کوردستانیان کردووە بە معنای کەلیمە سیاسەتێکی چەکەییان لەگەڵ هەرێمی کوردستانە پێڕاو کردێمە خزمەت کاکتور لە ڕووی سیاسیەوە ئەم کابینەیە بڵێن کابینێکی لەکترازاو بوو بۆ نمونە ماوەی شەژمانک و وەزیرەکانی یەکێتی لە ماڵەوە دوای ژووتیان ڕۆشنوتە ئیتیفاقیان کرد و هیچیش دیار نەبوو ماوەی گۆزیری دارایی وتیان نیگەرانە لە کۆنەکردنەوەی داد لەو سنوورە لە ماڵەوە بوو ئەو لە ڕووی سیاسیەوە ئەلێکترازانی زۆر هەبوو لە بینەوە کابینەوە تۆخکردنەوەی دوو ئیدارایی کا حەکیم لە مێژووی کابینەکانی هەرێمی کوردستان بەڵێ توانین بڵێن ئەم کابینە زۆرترین لێکترازانی سیاسی تیا بوو و زۆرترین ناتەبایی تیمی حکومی لەم کابینەیە هەبوو بەداخەوە ئەم کابینەیە بۆ نمونە ئێستایش لە قسەکانی کۆتا قسەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت کە هات وتی چی وتی ئێمە یعنی خەو بۆوان ئەبینێ بۆ لە سلێمانی ئامادەم بێن بۆ سلێمانی و خزمەتیشیان کەموانە هیچ ڕێی لە گرتووی نایە وەک ئەگەر ڕێ لێ گیرە نایی بۆ تو خۆت ناوەنی سەرۆکی حکوومەت بۆ خۆت ناوەنانی سەرۆکی فڵانی و شاری فڵان و فیساد خۆت ناو بنێ سەرۆکی شارڕگرینی دوو ئیدارەی زای چۆنە کاک حەکیم ئەگەر ئەم سەرۆکی حکوومەتەوەنە بێتە سەڵاتە بە هاتایە بۆ ڕای گشتی و خەڵکی ڕابگەێندایە کاکە من سەرۆکی حکوومەتی دەڤەری سەردی جارانم و مادەم ئەگەر دەسەڵاتم نادەنێ وازی لێنم بەڵێ بۆ هەمویان ڕاستە بۆ وەزیرەکانیش ڕاستە بۆ وەزیرێکی پارتی لە دەڤەری ساوز بۆ وەزیرێکێشەتی لە دەڤەری زەرد بۆ هەردووچیان ڕاستە بە جۆرێ لە جۆرەکان ئەمە تۆخ کراوەتەوە کاک حەکیم هەتا ئاستی بۆ نمونە تو ئەم بڵێم لە هەندێک شوێن تا ئاستی بەڕێوەبەری گشتیش دابەزیوە ئەم بەڕێوەبەرە گشتیە ئەگەر پارتی بێت لە هەولێر و دووە قسەی باشترە خوا ئەگەر یەکێتی بێت لە سلێمانی و وەڵەبجە و ڕانیە و گەرمیان قسەی باشترە خوا ئەمە بەداخەوە ئەگەر ئێمە بین لە ڕووی تری سیاسیەوە باس بکەین بۆنەوەنا تا هەرێمی کوردستان یعنی لە پرۆژه یاسای بودجەمان بینی لە پرۆژه یاسای بودجە حکوومەتی بەغدا کە پرۆژه یاسای بودجەی ناردبوو پەرلەمانی عێراق چی کردبوو هاتبوو و سەرۆکی حکوومەت ئەبێ بڕوا ڕوخسەت لە وەزیری دارایی عێراق وەربگرێ یعنی ئەگەر ئاستەکەی تا ئەوەنەیە نابووە خوار وەکو بەڕێوەبەرێکی گشتی یعنی ئەوەی کە کرابوو یعنی ئێستا واقعێک هەیە ئەم واقعان پێمان ئەڵێ هەرێمی کوردستان مووقیفی زۆر لاوازە ئەم مووقیفە چی دروستێکە
تەبایی ناوخۆ هەمیشە تۆ بەهێزەکا لە دەرەوە تەبایی ناوخۆ لە هەرێمی کوردستانە بوونی نەماوە بوونیشی نییەوە مەحاڵە جارێکی تریش دروست بێتەوە بۆیە ئێمە ئێستا هەرچی کۆبوونەوە کرێ کۆبوونەوەکان تەنیا دەرگای تا دەرگای دەرەوەیە لە دەرگای دەرەوە کە سواری سیارەکان و کۆبوونەوەکە بەرهەمەکەی هیچ نابینین بۆیە ئێستا ئەوەنە لێکترازانی سیاسی هەیە لە بینی هەر سێ هێزی پێکێنەری حکومەتی پەرلەمانی پەرلەمانیش بەرەنجامی ئەو لێکترازانە و ڕێگنەکەوتن بوو لە سەرەوەی کاڵبژاردن بکرێت بە دڵنیایی ئێمە لە دیبەی تێک لە هەولێر کە لایەنە سیاسەکان و نوێنەری یۆنامی و تورکۆ پێکاتەکانی لێبوو یەکێک لە بەرپرسانی ئەو دوێزە پارتی یەکێتی وتی کاکە ئەم بڕیارەی مەحکەمەی فیدرالی دەرەنجامی ناتەبایی یەکێتی و پارتی بوو لەوێ بە ئاشکراوتی وتی ئەگەر خۆ 2009ش بەڕێز خوا لە خۆش بوو کاکنەوە شورا مستەفا داوای تۆمار کرد لەسەرەوەی کە پەرلەمان درێژکرا بەڵام لەوێ لە 2009 ببوورن ئەو کاتە یعنی داواکە پێشکەش کرا و هەمان شتیشە بوو مەحکەمەی اتحادیە و کاتەوتی لە ئەم داوایە لە تایبەتمەندی ئێمانیە ئەی بۆ ئێستا لە تایبەتمەندی ئەو بوو بڕیاریشی بۆ دا و قەتعیشی کرد ناتەبایی هەرێمی کوردستان بوو ناتەبایی هەرێمی کوردستانیش حکوومەتەکەیەتی چونکە کا حەکیم ئێمە بزانین بمانەوێت یان نەمانەوێت لە دەرەوە حکوومەت تەمسیلی هەرێمی کوردستانەکە ڕاستە هێزەکان هەریەکەیان پەیوەندیان هەیە لە وڵاتەکان و نووسنگیان هەیە بەڵام لە کۆتاییە حکوومەتی هەرێمی کوردستان تەمسیلی هەرێمی کوردستانەکە ناکرێەوە سەرۆکی حکوومەت بەبێ جێگرەکەی بڕوا بۆ تورکیا جێگرەکەیشی بەبێ سەرۆکی حکوومەت بڕوا بۆ یۆناان ئەو لەو سەربێ ئەویش لەو سەربێ خۆکەسی هەموو دنیای شەزانێت کە ئەمانە بۆ ئەوە نەڕۆیشتوون پەیوەندیەکانیان تون و تۆڵکەنەوە یان دەستکەوتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان بێننەوە بۆ وایان کردووە لەبەرەوە هیچ کامیان اعتراف بە ئەویتریان ناکات باش با پرسیارێکی لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین بێ خۆپیشاندان لەم کابین لە هەردوو سنوورەکە پێشتر لێرە سەرکوتکردنی بڵێن قوتابیان هەبوو قوتابیانی زانکۆ بێ ئەوانی تازە بڵێن شەقە دانابوو لە سەری قوتابی لە سنووری سلێمانی سەرکوتکردنی خۆپیشاندەر بوو لە هەولێر ئەو گیراوانی بادینان هەبوو لە ڕووی ئازادی ڕادەربڕین شۆ پاشکشێ هەبوو لەمڕۆ کار حەکیمەوە من باسی ئازادی ڕادەربڕین ناکەم ئێستا من باسی ئازادی کاری وەزیرەکانەکەم بۆ وەزیرەکانیش کۆت وەزیرەکان ئازاد نەبوون هەریەکەیان لە سنوورەکەی تر ئیشکا ئێتۆ وەزیرێک ئازاد نەبێ هاوڵاتیەکی داما ڕئیسی حکوومەت ئەڵێ بۆ پردی تۆ قوت لە هەڵابجە نەکراوە کاکە تۆ ڕئیسی حکوومەت یا گوێی دەربێنە خۆ ئەگەر باسی ئێمە باسی کۆ نەکرێ ئەڵێ حکوومەتی دیکتاتۆری سەدامی گۆڕبەگۆڕ هاتووە لەسەر بچووکترین شت خەڵکی لە سێدارە داوە وەزیری لە سێدارە داوە بەرپرسی لە سێدارە داوە کاکە ئازادی ڕادەربڕین هەر گوناحە باز بکرێت لە وڵاتە ئازادی ڕادەربڕینی چی کەسێک پەرلەمانتارێک کاکسۆرە عەمەر عالەم شوێنە دوو قسەی کرد حکوومەت دنیای لێ هاتەیە حەسانەی لێسەندەوە دنیای لێ هاتەیە کەسیش نەیزانی یعنی تاوەکو ئێسەیش نەمان بینی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی تەواو بدا یعنی ئێمە کاک حەکیم ئازادی بۆ پەرلەمان نەبوو بۆ وەزارەت نەبوو بۆ وەزیر نەبوو بۆ هیچ نەبوو ئەی ئازادی لەکوێ بۆ هاوڵاتی هەبێ یعنی ئادێ هاوڵاتیەکەم پێ بڵێ بۆ نمونە ئەو هەموو فشاری کە ئەم خەڵکی ئەو هەموو ناڕازی لەم هەرێمی کوردستانە لە ئەمریکا بووە ئەڕوخ ئەمریکا خۆی کۆتایی پێ بە سەرکوتکردنیم کابینە و لە هەموو ئەو دەڤەرە ئەو مەسەلەی کە دەڵێ مزانی و ڕادیۆیە ئەوەش پەیوەندی بەوە بوو ئەزانیت چۆنە هەمووی پەیوەندی بەوەیە یعنی ناکرێ بۆ نمونە بەداخەوە ئێمە لە وڵاتێکین یعنی خۆمان ئەشوبێنین بە سوید لە سوید کە بۆ نمونە باسەکرێت لە پرسی مافی مرۆڤ بەداخەوە ئەویش کە ئێستا گەورەترین خەلەلی لێ دەرکەوت بەڵام بۆ نمونە خۆیان ئەشوبێنن بە وڵاتە پێشکەوتووەکانی دنیا لە بواری دیموکراتی و ئازادیە بەڵام بەداخەوە ئێستا ئازادی من هیچ نییە ئازادی من تەنیا ئەوەیە لە ماڵی خۆمە هەوای شەڵە مژم لەوە زیاتر ئازادی بنێ لە بەرژەوەندی ئازادی کەس نییە یعنی کەس نییە ئەمانە ئازادیان بۆ ئەندامەکانی خۆیان بۆ وەزیرەکانی خۆیان کاکە چەندین بەیان چەندین فەرمانی حکومی دەرکراوە لەوەی کە مافی لە فەرمانبەر سندوێتەوە لە وەزیر سندوێتەوە لە بریکاری وەزیر سندوێتەوە لە بەڕێوەبەری گشتی سندوێتەوە مافی لێدوان مافی زانیاری پێدان زانیاری چی ئازادی چی بەداخەوە هەت پێویست ناکە باسی بکەین سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە یاسای چاکسازی دەستکەوتێک نەبوو لەم کابینێ بە باسی ئەوش بکەینێنی وەکو دەستکەوت چکە یاسای چاکسازی دەرچوو بە ئایا بەس وەکو بەرهەمەکەی
هیچ بوو خۆی ئەو یاسایە تەمان ئێمە لە خولی ڕابردوو دەرچوێنرا بەڕاستی بەڵام هەر پارتی وشێتی خۆیان ڕێگر بوون کاو کاتە نەخرای بواری جێبەجێکردنەوە یعنی گەڕانیانەوە بۆ پەرلەمان و وەڵحاڵ ئەم جارە دەرچوێنرا بەڵام با پێمان بڵێن ئەمان ئەیانود ئێمە گەرەوە بکەین بەلای کەمە مانگی 100 ملیار ئەگەڕێنێتەوە بۆ خەزانەی حکوومەت وانە بوو بەڵێ باشە ئێستا ئەگەر بە هەڵانە چوو بێتم ئێستا ئەو پارەی کە تەرخانێک لێ بموچە بەراورد بە ڕابردوو زیادی کردووە بەڵێ 6 میلیارێک زیادی ئەمە نوکتەیە ینی بەڕاستی ئەمە نوکتەیە جاران کەمتر بوو لە 100 ملیار ئێستا سەر و 100 ملیارە لە 900 میلیار کەمتر بوو بەڵێ جاران لە 100 ملیار کەمتر بوو وابزانم ئێستا سەر و 900 ئێستا بەڵێ ئێستا 940 پێشتر 895 بۆ دەوروبەر کەواتە زیادی کردووە ینی کەواتە ئێستا پارەی تەخسیسکراو بۆ موچە بەراورد بە کابینەکانی ڕابردوو زیادی کردووە باش ئەمانی ژەڵێن ئێمە چاکسازیمان لە موچە و دەرماڵا کردووە من ئەزانم ئینی خارنشینی پەرلەمانتاریان کەم کردوێتەوە ینی کردوانە با بڵین هەرە بەرزەکەی نابێت بە هیچ جۆرە لە 150 وەزیفەیەکی فیعلی تێپەڕێتوانە باشە چۆن ئەبێت یعنی تۆ ئەڵێی من کەم کردوێتەوە بەڵام لەو لاشەوە پارەی موچە زیایی کردووە ئەمە یەک ناگرێتەوە ینی کەواتە دامەزراندن و هەلیکار نەبووە دامەزراندن کوا هەیە دامەزراندن شتێکی زۆر کەمە ڕەنگە ئەگەر باڵان شوێتم بۆ پزیشکی گشتی هەیە زایدن بۆ یەکەم و دۆمەکانی زانکۆ ئەگەر ڕێژێکی سنووردار ڕێژێکی زۆر سنووردارە دامەزراندنی تایبەتی هەیە لە وڵاتە مەسەڵی هێزەکانی هەفتاوەشتایە ئەنجومەنی یاساییشە کۆماندۆیە دژەتیرۆرە ئەوانەی کە سەرکوتی خەڵکی پێەکەن ئەوەی کە سوڵتە با بڵین فاسیدەکەی خۆیانی بۆ پێپارێزن ئەمانە هەیە بەسکوا بۆ دەرچوی زانکۆ دامەزراندنی هەیە ئەوە هەنی ئەمە نوکتەیە ئەڵێ هەڵگرانی بڕوانامی ماستەر و دکتۆرا گرتبوونەوە کە بۆ دانامەزرێن هەڵگرانی بڕوانامی ماستەر و دکتۆرا گرتبوونەوەیان کردووە بۆ دانامەزرێن یعنی لە ڕاستیە مەسەلەی هەلیکار زۆر وەکوتم سنووردارە بۆ ئەوانە بۆ ئەو هێزە ئەمنیانە لە کارنامەکەدا باز دەکە لە ڕێکەرتی تایبەتەوە هەلیکار بڕەخسێنرێت بۆ دەرچوانی دانەبە بۆ گەنجان وەکو گەنجانی وەکو سەرمایەک باز دەکات کەرتی تایبەت بە مەعنازانستەکەی لە وڵاتان نییە ئەوەی هەیە کەرتی حیزبیە و ئەوە هەمووشی خانوبەرەیە ڕەنگە چەند معاملەی کەمیتیابێ بەڵام هەمووی بەگشتی خانوبەرەیە ناسم وەبەرهێنان ئەبێ ئەمانە مەفهومی وەبەرهێنان نایگرێتەوە ینی من تێناگەم دروستکردنی شوقەیەک یاخود ئەوەی کە خۆیان ناوە ڤێلا و ستی و ئەمە ئەبێ بۆ وەبەرهێنان بێت وەبەرهێنانە لە چییە ئەمە هەر ئەسڵەن زاراوەکە یەک ناگرێتەوە لەگەڵیان دووهەم لە ڕاستیە خۆتۆ ئەکرێت ینی مەڵام پێشنیاز دەکەم لەگەڵ کۆمەڵ ینی دەرچوانی زانکۆ بیان دوێن زان کامەیە ئەو هەلیکاری کە بۆ ئەمان ڕەخساوە ئەوانە ینی ڕەنگە خۆ ئینسان ئەتوانێت بڵێم ینی لێرە و لەوێ با بڵێن لە کەرتێکی تایبەتە یاخود لە شوێنێکە کۆمەڵە خەڵک ئیشان دەستکەوتووە بەس ئایا ئەمە یەکان هاوسەنگە حەزمی کە زیاتر لە 30,000 قوتابی دەرەچێت لەگەڵ ئەوە نەخێرەکانجینە لەگەڵ ئەوە ئایا هەمووی لە بوارەکەی خۆیان کارەکە هەمانە هەمووی پرسیارە لە ڕاستیە بۆیە ئەوەی کە ئەمان باسیەکەن لە ڕاستیا هیچی لەگەڵ ئەو ستانداردە جیهانیانە یەک ناگرێتەوە کە بۆ حکومڕانی هەیە و ئەوەی کە خۆشیان لە کارنامەکە باسییان کردووە سوپاسم کاکتۆر کاتمان کەمەوە بە سەبارەت بە ئەوەی شەفافیەت و مەسەلەی بوجەش بڵێن لە 2013 یاسای بوجەمانیە لەم کابینێژنەوە سەبارەت بە شەفافیەتی داهاتەکان بەلەوەی نەوتەکەش ڕاستی بەغدا بکرێ شەفافیەت هەبوو یاخود لەمە دووە چاوەڕوانیەوە بکەین شەفافیەت بەدی بێت بەرەکەوتن لەگەڵ بەغداد کاک حەکی من باسم کردوتم ناتەبایی ناوخۆ ئێمە بەشێکی زۆر لە ناتەبایی ناوخۆوە بۆ هیچ نەسەرۆکی حکوومەت بڕوای بە شەفافەتی دەڤەری سلێمانی هەبوو نەجێگری سەرۆکی حکوومەتیش بڕای بە شەفافەتی هەولێر هەبوو سەرەتای ناکۆچیەکانی ئەم دوو بەڕێزە لەمەوە دەستی پێکرد ئەم بۆنەوەنە بە جۆرە ئەوە بوانەوەنە سایتێک دروست بوو ئەداتی سلێوانی و منتیقی خرانە و شەفافەتی ناونرا ئەمانە ئێمە بەڕاستی بازەکراویش هەمووی داخڵا دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان بەدەست زۆر قەیرانی دروستکراوی ئەم حیزبانەوە ئەم دەسەڵاتدارانی کوردستانەوە گیرمان خواردەوە یەکێک لەوانە ئەمانە
یعنی تا ئیسە خۆیان بە شەفافێتی خۆیان ڕازی نابن یعنی بەداخەوە شەفافێتێک کە تۆ بەشێکی کاریگەری لە ناو حکومەتە قەنەعەتت نییە بەوەی تر ئەویش قەنەعەتی نییە بە ئەم وەزیری دارایش قەنەعەتی نییە بە هەردووچە یعنی ئەمە شتێکە ناوی بنین چی ئەم مانتیقەی ئەم بەڕێزانە هەیەانە هیچ شتێک نییە بۆیە من بڕوام وایە تا ئەم بێمتمانیە لە نێوان گروپەکانی ناو حکوومەتە هەبێ هیچ شتێک چارەسەر نابێەوە هیچ چاکسازیەکیش داکرێت چ شەفافێت چ غیری شەفافێتیش ئێمە بابین بۆ نەمەنا کاکتۆریش باسی کرد تەنیا یاڵە گشتەکانی کابینەی حکوومەت کە لە سەری دروست بووە حەوت ئاست بووە حەوت ئاستی سەرەکی 52 خاڵ بووە من زۆر سپاسی حکوومەت هێرێمی کوردستانەکەم بێ بە داتا و زانیاری ڕای بگەێنێ لەم 52 خاڵە چەند خاڵی بۆ جێبەجێ کردووە بێ بە داتا بۆێمان بسەرمێنە جێبەجێ کردووە بڕوا ناکەم یعنی شتێکی زۆری من بە بڕوای من هیچی جێبەجێ نەکردە من بە چاوێکی ئۆپۆزیسیۆنانە سەیری حکوومەتەکەم پێم وایە ئەم حکوومەتە فاشیلترین حکوومەتی سەر زەوی و فاشیلترین کابینەی حکومداری بووە لە کوردستانە و بۆ ئەمەش چەندین بەڵگە هەیە کە هەمووی حاشا بەڵگی حاشاڵ نەگرە ئەم حکوومەتە کاک حەکیم 4 لە 1024 تریلیۆن دیناری لای هاوڵاتی بووە 1.9 گەڕاوەتەوە 2 لە 1054 ماوەتەوە دنیای لێ هاتووەتێ ئەوە تا پێشینەکان پارە لەمە ئەبڕێ لەویە بڕێ بەیاننامە بە دوای بەیاننامە بە دوای بەیاننامە بە 2 مانگە دەین بە خەڵک و مانیەکە دەین لە هەمان کاتە هەر ئەم کابینە خۆی 8 تریلیۆنی موچە خۆرانی لەلایە یعنی بەس خۆی جگاوانی پێشولێ یعنی ئەبێ وریای بن ئەمانە 6 تریلیۆن و 300 ملیاری حەوت موچەی تەواوە کە نەیان داوە بە خەڵک بەزەم کابینەیە جگاوانی پێشول 1 تریلیۆن و 1 میلیارد دلار دیناری هی نۆ موچەیە بە لێبڕینی لە ساعە 21 162 میلیارد هینی 1 موچەیە بە لێبڕینی لە ساهدە بەزەم کابینە ئەوەنەی لایە من ناڵێم بۆنەوە لەگەڵ بانگەشێوە ناکەم هاوڵاتی مل نەدا بۆ ئەوەی کە پارە نەداتەوە بە حکوومەت بەڵام هاوڵاتی چی باتەوە بە حکوومەت کە 1 دنیا پارەی لای حکوومەتە هاوڵاتی موچە یعنی موچە خۆرێک ێسا هاتووە بۆ خەڵکێک کەفیلە ئەوە 2 مانگە موچەکەیان ڕاگرتووە وەڵا ئەبێ پارەکەمان بۆ بگەڕێنیتەوە گەرناوە ئاکەین بەو جۆرەکەی بۆیە نەشەفافیت نەسەرکەوتن لەم حکوومەتان نبینم سپاسێک کاکتۆر وزان کۆمنتێکت ما وەکو کۆمنتیشت کاتمان زۆر بە خێرایی دووشتەڵ یەکەم لەوەی کاکتۆر بێستونەوە بەڕاستی ئەمەی مەسەلەی پێدانەوەی سەر پێشینەکان من تێناگەم ئەم وەزیری داراییە بۆ لە تێژایی 4 ساڵە قسەی نەکردووە بۆ لەم کاتانە کە قساکە کە هەموو شێچێتە خەزێنەی تیفاکردن لە پارتیەوە یعنی ئەمە سەر ڕایەوەکردن لە پارتی هەر بەڕاستی ئەو تیمەی گۆڕان پێچە زۆر سەرسان بن بە دیفاکردن لە سەرۆشی حکومەت بوو لە کاتی پاشەکەوتی ئەوەی بەغدا ڕێک قسەکانی وتەبێژی حکومەت حکومەتی ماوە بەسەر چوو کاربارەکان لە سەریاسای بودجە بەڵێ ئەوەی کە ویسیان علاساس مادەیەک جێگیرکەن کە حکومەتی هەرێم ئیلزامکەن بە پێدانەوەی پاشەکەوت وەزیری دارایی زۆر وەکو بڵێ لە دژی پاشەکەوت قسەی کرد وتەبێژەکەی مەسرور بەرزانی وتی ئێمە لەگەڵاوین هەموو پاشەکەوت بۆ خەڵک بارێتەوە یعنی بەڕاستی ئەمەی کە ئێستا وەزیری دارایی ئەیکاوە بەگشتی ئەم تیمەی ئەم بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتاکوێتی هەموو چۆتە خەزیێنەی دیفاکردن لە پارتیەوە وە گۆڕانیش باجەکەیدا لە هەڵبژاردنەکانە ئەم قسەیە هەر نابێت تۆ بڵێ وەڵا بە خاوەن قەرزەکە و کەفیلەکە بچەند ڕێبکەون ئەمە لەکوێ دنیا بووە بەڕاستی ئەمە دروستکردنی کێشەی کۆمەڵایەتیە یعنی چۆن ئەبێت تۆ بڵێ بڕۆن خۆتان ڕێبکەن خاڵێکی ترکە زۆر مەبەستمە بیڵێم ئێستا ئێمە لە یادی 100 ساڵی لۆزانەی باشەوە من لێرە پەیامەدەم بە هەموو ڕاگەیانەکان کە ئەم ماوەت زۆر تەرکیز خەنە سەر مەسەلەی لۆزان ئەوەی کاک دکتۆر بێستون باسی کرد لە کاتی 1920 وەختی ڕێیس وزەرای ئەو کاتی بەریتانیا نەخشەکە ڕائەخات یاخود بۆیان ڕوونەکاتەوە بۆ ئەمریکا ئیتالیا فەڕەنسا کاڵێ ئەمە دەوڵەتە تازە دروستکراوەکانی ئەم مەڵتیقەیەن ئەمە تورکیایە ئەمە سووریایە ئەمە عێراقا سەرۆشی ئەو کاتی ئەمریکا کە لە کۆبوونەوەکای ئەڵێ ئەی کوردستان لەکوێیە موساعەنتەر لە بیرەوەریەکانی خۆیان زۆر جوان باسیەکە بەرحاڵ ئەوڵێ کوردەکان ئەبێت لە ژێر پێیا بفلیقێنەوە چیرۆکە ژێڕێتەوە هیوادارم لە کتێبەکە خەڵک بیخوێنێتەوە دڵنیام خەڵکێکی زۆریش خوێندوێتەوە ئەو کاتە ئەمریکا جۆرێک لە ئەفی هەیە بۆ کورد ئەو کاتە ئێستا تازەترین راپۆرتی ئەمریکیەکان ئەڵێ کورد
خراپترین دوژمنی خۆیەتی کورد دەتوانێت هەموو دنیا ڕێخا ناتوانێت خۆی ڕێخا ئەمە پەیوەندی بە ململانەی پارتی وێچێتی و ئەو دوو بنەماڵەوەی هەیە کە کوردستانیان بەم ڕۆژە گەیاندووە. سوپاس بۆ بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین و دکتۆر گەستون حەمەساڵ سوپاسیان دەبن تەنەوەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان.